دکتۆر ئارە زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. پێشەوەی دەست بە پرسیارەکان بکەم حەزم دەکرد باسی هاتنی جەنابی خۆت بکەیت. هات جەنابەت لێرە لە واشنگتن بەچ مەبەستێک بووە؟ ئێمە لەسەر داوەتنامەیەکی فەرمی شەریکەکانی ئێمە لە سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان ساڵانێکی زۆرە لەگەڵ چەند دەستگایەکی لێرە با بڵێن تینک تانک و یاخود مرکزی دراسات لە ئەمریکا کارمان کردو بۆ پەرەپێدانی کەرتی تایبەت و حکومڕانی باش لە کوردستان. یەک لەوانە سایپ Center for International Private Enterprises و هەروە گلۆبال پارتنەر لەگەڵ ژووری بازرگانی ئەمریکیش بەیەکەوە هاتیم بۆ ئێرانە کە بۆ ئەوەی لەو کاتەدا ئێستا لە ڕوانگەی خۆمانەوە وەک خەڵکێکی ئەکادمی وەک سنتەرێکی لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان لە دوو ئایدیەوە لە ئایدەیەکی ئابووری و لە ئایدەیەکی سیاسیش بۆچی ڕیفراندۆم لەو کاتە گرنگە، بۆچی سەربەخۆی کوردستانیش گرنگە بۆ خەڵکی کوردستان، بۆ ناوچەکە، بۆ جیهان بە تایبەتیش بۆ ئەمریکا. هەڵبەتە بۆ ئێمە ناوەکەی بەسە بۆی گرنگی بزانین کە چەند گرنگە ئەویش دەوڵەتی کوردیە. بەڵام دوێنێ سەرۆک وەزیرانی عێراق حەیدەر عەبادی بە ڕاشکاوایی هەڵوێستی حکوومەتی خۆی یان هەڵوێستی بەغا ڕایگەیان کە دەڵێ ئەم ڕێفراندۆمە دەستوری نییە. یەکەم شت بۆ ڕاستکردن دەوڵەتی کوردستان دەبێت دەوڵەتێکی نیشتیمانی ئایدەیەکەوە بۆس بۆ کورد نییە بۆ هەموو پێکاتەکانی کوردستانە بە جیاوازیانەوە. دومیان ئەوەی کە جەنابی سەرۆکی وەزیرانی بەغدا فەرمووی بەعکسەوە بە تەمامەن ئەوەی کە ئێستا هەیە ئێمە ڕاستێکی ورد کراوە ئێستا لەگەڵ خۆمان هێناتمان و هەوڵ دەدەن شی بکەین بۆ خەڵکێک کە عێراق حکوومەتەیەک لە دواکەکانی عێراق 55 بڕگەی دەستوری پێشەر کردووە. بەڵام بابەتێکە بەڵام بۆ دەستوری نییە دەستوریە لە دەستوریەوە ئێمە لە دەستور کۆمەڵێک شت دەڵێتن لە مادەی 110 باسی دەسەڵاتەکانی حکوومەتی فیدرالی دەکاتن کە ڕسمی سیاسی مالی و نەقدی و گۆمەریکی و بانقی مەرکزی دوایە. لە مادەیەش کە 115 دەستوری عێراق دەڵێت هەر شتێک کە لەوێ باز نەکرابێتی دەسەڵاتی هەرێمەکانە. لە 110 نەیگوتیە لە زمانی دەسەڵاتەکانی حکوومەتی فیدرالیشە کە ڕاپرسیەکان واتە هەر شتێک باز نەکرابێتن شەرنێتۆ ئللا دەکرابێت لە ڕووی قانونیەوە. من کەسێکی یاسایی نیم بەڵام هاوکارەکانی یاسایی من لە سنتە لەگەڵ خۆم پاش قاشێکی زۆر دەڵێت لەوە مافە دەداتێ ئەوە یەک دووەم یەکگرتووی عێراق نەک یەکێتی خاچی عێراق خاڵەکە لێرەدایە و تۆ کە دەی بە دوکمنت ئیسپاتی دەکەی حکوومەتەکانی عێراقش پێشەلی دەستوری کردیە بۆیە ئەو کاتە مافت دەبێت کە بڕیار لە چاڵەسی خۆت دێت. ماف شتێکی جیا بەڵام ڕووداوە سیاسیەکانی ئێستای هەرێم کە دەبن شتێکی جیایە. هەموو خەڵکێک بە تایبەت دۆستانی کورد ئەمریکیەکان لەوانە بە کورد دەڵێن ڕێفراندۆم کاتی نییە کاتێکی باش نییە لەبەر مەوزوع ئیشری داعش وە هێشتا هەڕێشەی داعش لەسەر عێراق هەیە. ڕاستە بەڵام گەلان میلەتان بڕیار لە چارەنووسی خۆیان دەدەن دەشبێت ئەو جارە ئێوە بێتن کە کوردستان بڕیار لە چارەنووسی خۆی داتن و ئەگەر بابەتەکانی کە یەکەم ئەمریکیەکان تا ئێستاکە لەگەڵ کوردستان باسییان کردێک شەڕی داعش کوردستان چەندین جار دووپاتی کردو تا دوانە پەس لە هەر شوێنێک تیرۆر هەبێتن ئێمە دژین و بەردەوام دەبین. دومیان ئەگەر مەبەستی ئەمریکیەکان ئەوە بوو کە مانەوەی بەڕێز عەبادی بدەسەڵات و لە هەڵبژاردننی ئایندەی عێراق کە باز دەکرێتن ئەو کاتە ئێمە دەبینینە خۆ تو ڕۆژی 25 مان کە ڕێفراندۆم دەکرێت و کە لە بەرچاوی من ئومێدەوارین کە ڕێژێکی ئێسکار زۆریش بە بەڵێ بێتن و دڵنیام کە بەڵێ دەبێتن ڕۆژی دووەم یەکسەر باسی ڕاگەیاندنی سەربەخۆیی ناکرێتن دەست بە گفتوگۆ دەکرێت لەگەڵ بەغدا لەگەڵ دۆستەکان لەگەڵ خەڵکی دیکەوە بەشداریش دەبن لە هەڵبژاردننی داهاتوو بەڵام دەبێت حەقیقەتێک هەیە لێرە بن بۆ ئەمریکیەکان باش ڕوون دەکەینەوە. ڕۆلی کورد بەجێری ئەو یاسای هەڵبژاردنێکی ئێستا لە عێراقدا بەرکارە لە ساڵی 2010 کاتی خۆی کورد بە گشتی و خەڵکی کوردستان لە دژی بوو بەتایبەتی خودی جەنابی سەرۆک بارزانی کە ئەو کاتە بوو لەسەر داوایەکی دواترێ شەخسی خودی سەرۆک ئۆباما کە ڕازی بێ کورد بەوەی بەشدار بێت لەو سیستەمە کە عێراق بووە فرەبازنایی بەڵام بۆ یەک جار و دوات چا دەکرێتەوە بەیان نەکرا بۆ بەردەوامش لەسەری تۆ ئەوڕۆکە کاتیەوە هاتی کە پێیان بڵێن کاکە تۆ لە ڕابردوودا هەڵەت بوون لە هەندێک دەلێکدانەوەکان بۆیە ئەوڕۆکە فەرموون بە ئێمە ئەو ڕێفراندۆمە دەکەین دەرەنجامی ئەو ڕێفراندۆمانەش ئێمە لەوە دڵنیا بن کە هەوڵ کوردستان دەهێتن بە ئاشتی و بە دایالۆگ بێتن و بێتە چۆن ئیسپاتی کرد لە 27 ساڵی ڕابردوو ناوەندێکە بۆ ئارامی لە ناوچەکە نەک بەعکسەوە هەروەش دەبێت. بۆ لە هەموو شتێکە ئەمریکی دۆستی کورد بێ لە بابەتی ڕێفراندۆم و دەوڵەتی کوردیا دۆستی کورد نەبێت. وەڵامی کوردستان و لەسەر زاری جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانی چەند جارێک پێ گوتم باشە ئێستا کاتنێک کەی کاتە کەی گونجاوە پێمان بڵێن بۆ لەیان داواکرایە باشە ئەلتەرناتیڤێک بدەنە خەڵکی کوردستان کە باشتر بێ لە ڕێفراندۆم بۆ ئێمە ئێوە ناڵن ڕێفراندۆم دەڵێن مافی خۆتانە بەڵام کاتێکە گونجاو نییە باشە کەی گونجاوە 100 ساڵە گونجاو نییە ئایا 100 ساڵی کەش بوەستین
ئەو عێراقی بووم بەرەبات تاوەکەمنەوە ئەو عێراقێکی ئێستا کە خەریکە بەرەو هەڵدێر دەچێت ڕۆژ بە ڕۆژ نەزعەی تائیفی و دژمنداری و یەکتر قبوڵ نەکرد ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێتن تاکەی بەردەوامن بۆیە پیان ئێستا لە ڕوانگەی ئێمە باشترین کاتە و مافی خۆمان ئێستا بیکەین چون ئەگەر ئەو ڕۆنەیکەین بەیانی درەنگە بەڵام پێویستیان کورد ئێستا پێویستی بە پشتیوانی درەوەی نییە هیچ کەسێک بۆ وەریاردان لە چارەنووسی خۆی پێویستی بە کەس نییە بەڵام باشە باڵپشتێتە بێتن و من یەکشیش دەزانین سیاسەتی عامی وڵاتان بەتایبەتی ئەمریکا لەو بابەتاندا لەگەڵ گەلانن و لەگەڵ ئەوەی کە پێدەگوترێتن دیفاکتۆ چییە تو بەیانی کە ئامادە بووی ئەو کاتە دەگۆڕێتن ڕفراندۆم کرد خەڵکی کوردستان ئەویان گوت ئەو دواتر دێن چۆن جێبەجێ بکەین چونکە لەبیری نەکەین دەرەنجامی ڕفراندۆم بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان ئیلزامە چۆ داواکاری خەڵکی کوردستانە و ملزمن کە ئەوان جێبەجێ بکەن دکتۆر ئاراس ئەوانەی کە دەڵێن نابوو ڕفراندۆمی ئێستا مناقەشەی ئەوە دەکەن کە کورد ئامادە نەبووە یعنی ڕاستە دەرێن دەیان ساڵەیە 100 ساڵە ئەبوایە کورد دەوڵەتی هەبێ بەڵام دیسانەوە ئێستاش ئامادەکاری نەبووە بۆ ئەم ڕفراندۆمە من بە مەسئولیت دەڵم وەک کەسێکی ئەکادمی وەک سەرۆکی سنتەری لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان زۆر بە وردی هەموو ئەگەرەکانمان لێکدایتەوە دوور لە وجە نەزەری سیاسی و قسەی حیزبە سیاسیەکان وەک خەڵکانێکی پسپۆر و لەگەڵ کۆمەڵێک لە هاوکارەکانی خۆماندا و هەموو ئەگەرە باش و خراپەکان لێکدایتەوە بە هەموو قەنەعەتی خۆمانەوە دەڵێن ئێستا کاتەکە یەک لە گونجاوترین کاتەکانە بۆ کوردستان ئەگەر کوردستان بەبێ ئامادەکاریش ئامادەکاری چییە؟ ئامادەکاری تو ئەوەی کە باسەکەی ساڵانەیەکی زۆرە کارکرایە کارکردن چخوا هەموو جار دەگوتێتن ئومێدی کۆتایی خەڵکی کوردستان ئەوەیە کە گەیشتنە بە دەوڵەت سەر بەخۆ بەڵام باشترین ئامراز و ڕێگات چیە ڕێگایەکی دیموکراسی بێتن یەک لە ئامرازە دیموکراسیەکانیش ڕفراندۆمە ڕای خەڵکە وەگرێت چونکە خەڵک ئەگەر سەرکردایەتی سیاسی کوردستان داوا بکاتن یان ئەعلانی دەوڵەت بکاتن دەڵێن کاکە شەرنی خەڵکی کوردستانەوە داواکاری بێتن خەڵکەکە دەڵێن نا باشە با دەرەنجامەکە بزانین کە ڕفراندۆم کراوەتە ڕای میلەتەکەیە ئێمە گەڕانەوە دووبارە بۆ ڕێی گەل میلەتی دەڵێتن کە میلەت وای بڕیاردا ئەو کاتە سەرکردایەتی سیاسی ملزم دەبێت هەنگاوی جددی بنێتن بۆ پرۆسەی سەربەخۆی بنێدانی دەوڵەت سەربەخۆی کوردستان تاکید دەکەم لەسەر ئەوە پەیامی سەرکردایەتی سیاسی کوردستان خەڵک ئێمە لە کوردستانەوەیە کە دەوڵەتێکی ئایندە دەوڵەتێکی نیشتیمانی دەبێتن تەنها بۆ کورد نابێت بە هەموو پێکاتەکان دەبێت تەنها بۆ ئیسلام نابێتن بۆ هەموو دینەکانی کە دەبێتن نەئی ملکی حیزبێکە و نەی کەسێکیش دەبێتن بۆ هەموو خەڵکی کوردستان دەبێت حکومەتی ناوان کە دەڵێ ڕفراندۆمی هەرێم دەستوری نییە ناتوانێت شەڕ ئابوووریەکەی لەگەڵ هەرێم بکاتن یەک لە خاڵەکان ئەوەیە هەوڵیدا بە ئابووری بماقین کێنێتن نەیتوانێت ناتوانێت بە هیچ ناتوانم بڵم ناتوانێت هەوڵیدا ئەوەی پێکرا کردی چونکە زۆر شەڕی دەستوری کردین شەڕی یاسایی کرد تی دەرهێنانی نەوت یاسایی نییە فرۆشتنی یاسایی نییە داات ئاخری هەمووی یەکلا بۆ کە یاسایی و دەستوری عراقی وە کۆمەڵێک خەڵکی واقع حالێک دروست بوو ئێستاش هەوڵی کە دەدەن بەڵام دەمەوێت بزانین ئەو هەوڵی ئێستایان کە دەیدەن ئەوان هەڵەن لەو شەوازانە کە میلەتان بڕیارانە دووش بۆ بەرژەوەندی هەردوو لەوان باشترە کە ئێمە دوو جیرانی باشتر بین دوو جیرانی باش بین لەگەڵ یەک و هاوکار بکەین لە دادوودا و من دڵنیام لەوەی کە کوردستان ئێستاکە کۆمەڵێک ئۆپشنیکە هەیە بۆ جیرانەکانی ئایندەی دەکرێت لەدا باسی بکەین و ئامادەیە بۆ ئۆپشنانە ئەگەر بەڵی هەرێم دەست بە نیگۆشیشن و گفتوگۆ دەکرێتن لە زمین گفتوگویەکە هەموو ئەگەرەکان کرێتەوە تەنها یەکشت نەبێت نەویش ئەوەیە کوردستان خاچی خەڵکی کوردستانە بە پێکاتە ڕەسەنەکانی خۆی و ئەوان بڕیار لە چارەنووسەکاندا. سپاس دکتۆر ئاراس سەرۆکی سنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی کوردستان. سپاس بەوە. سپاس. تەکەوتن.